جادن هولێرێ بوو نەشانۆیەکە پێشانکردنا جلوبەرگان یانەیەکە خۆرتن گەنج بە ناوێ مستر ئەربیل بەرامبەری نەرینن کێڤن ڕادوەستن و نها ناوێ وان لە سەرانسەری جیهانê بەڵاو بوویە. هەواڵن دبستانê گۆران پشتیوان ئەحمەد نەوزاد و عەمەر نیهاد یانەیە مستر ئەربیل پار دەست پێکردن. لێوان دخەونێ شەواندا هەزر نەکرد کو ئەو لە سەرانسەری جیهانê bi nav û bang bin. عەمەر نیهاد dibêje wî bawer nekir ku navê wan bi vî rengî belav be. Lê di vîdyoyeka we de tê dîtin ku zêdî 5 milyon kesan lê neriye. Em çavlerên nebûn ku medyameya navxwayî li ser me biaxive. Lê niha medya li seranserê cîhanê behsa me dikin. Ev handaneke mezin e ji bo me. Em dê gelek kenal û govaran de derketin. Lê armanca me ew e em di govarên cilûbergan de jî diyar bibin. Lê digel navûbangiyê rexnet tên. Di hev peyvîneka taybet digel dengê Amerîka, me ji goran piştîwan û Ehmed Newzad pirsî, gelo ew çawa bi rexneyan radidin û distîrin û rexne pêtir ji aliyê kêvet tên. طبعا اول زار بخۆت دەزانی ینی لە خەڵکی خۆمان دێ بەس ئاساییە ینی ئەگەر هەر کەسێک بێ شتێکی نوێ بکە یان شتێکی تازە بکە تووشی ئەو شتانە دەبیتن. ئەو شتانە زۆر ئاساییە ئینسان نابی بڕوخێ بە ئاسانی نابی زوو ئەو شتانە تاسیری لێ بکاتن. بەخۆی ئەلێرە ئەو شتەشەیە ئەو شتەمە کریتمان شتێکی نوێ خاستن بۆ سۆسایەتی خۆمان و پێتر ئەو شتە نەبووە خەڵکەکە بە زۆریش تێی ناگا لە هەندێک پێیان عینتیکەیە و شتەکە یەکسەر نەڕاتەکەنیان دێن ئەوە چیەوە لۆ شتکە ناکەن لۆ ویشێ دەکرد ئەرێ چونکە شتێکی نوێیە چونکە پێشتر نەبووە ئەو خەڵکەکە پێی عینتیکەی دام شتی عینتیکە بە خراپە تەمەشا دەکرێت. ئەو زەکە هەندێک کاتێکی دێویسە پێشتر پێش ساڵەکە دەستمان پێکرد زۆر نێگەتیڤ هەبووە. ئێستا سەبر کە نەفەرەکە بە نێگەتیڤ بەحسیان کردیەوە سەبر لە بۆ باشی دەڕوا و مۆزوعەکە تێدەگەن دزان مەسەلە چییە و بۆ باشی بەحس دەکرێت. یەک ji rexneyên ku ev xorte rastî tên, ew e ku çima navê yaneyê kirine Mr. Erbil li şûna Mr. Hewlêr. بەخۆی خەڵک زیاتر دەرێتن لەوانەیە ئەربیل ناوەک بی زۆر بەکار نێتن بەس بلاکس ینی ئەگەر لە دنیای یان لە وڵاتەکانی ئەوروپا یان ئەمریکا ناگۆترێ هەولێر دەگۆترێتن ئەربیل. ئەربیل زیاتر خەڵک زیاتر ئەربیلی دەناسی. ئەوە بوو مەسەلەکە ئەما چونکە ویستمان ویستمان لە قالبەچی ئینتەرناشناڵ ئیش بکەین لەبەر هەندێ ئەگەر بمانگوت بە هەولێر لەوانەیە ناوەکە تۆزە قوڕس با لە بۆ ئەو کەسانەی کە خاستن ئەوروپی و ئەمریکیەکان بێت لەوەی بێتە سەر زمانیان. Mr. Erbil nêzîkî 40 endam hene û gelek daxwazî ji wan re tên ji kesin hez dikin bibin endam. Lê endamtiya Mr. Erbil standardên xwe hene. Goran piştîwan dibêje ku di demekê Kurd de zêdî 600 kesan daxwaz kirine tevliyaneyê bibin. Tevî ku gelek kenal û dezgehên dinyên medya li ser Mr. Erbil diaxivin, ew zelal dikin ku karê wan ne tenê ji bo pêşankirina cilûbergan e, lê ew dixwazin bîrokeyên nû bînin di nav herêmê de. پلانمان زۆرە یەکێک لەوانەیە ئینشاءڵڵا لە مانگی چارەوە کۆلێکشنی ڕباتی خۆمان دەردەین کۆلێکشنی تای خۆمان. نازم ئەگەرداریەنە تایەکەی خۆمان زۆر سپێسیشڵە چکە قماشی کوردی بەکاردین ئەو قماشە لە مەسەن زاخۆ ڕانیە ئامێدی دۆهۆکە دروست دەکرێت بە ئایوانەکە پێدرێت قماشەکە ناوی کری پێدەرێن ینی ئەو قماشە بزن بە بزنی بە مووی بزنی دروست دەکرێت کە هاوینە گەرم دادێت بزنەکان زۆر ئارەقەیەک نەخۆش دەکەون هەتا نەخۆش نەکەن بزنەکەی دەتراشن تا دەتراشن موویەکەی خرد دەکەن دەبنە گوندەی لە گوندەی ئیشی پێ دەکەنە فابریک دەکەنە قماشک. ئەجا ئەو قماشە بەس لە کوردستانی خۆمان هەیە ئەنی تایبەتە و لە هیچ کوێرێتکە نییە ئەوە خاستن بۆ جلکی کوردی بەکاردێت جلکی پیاوانی کوردی بەکاری دێت. گۆران پشتیوان و ئەحمەد نەوزاد didin zanîn ku ew niha projeyeka taybet ji bo Newrozê amade dikin, da ku xelkê biyanî bêtir li ser kultûr û cilê Kurdî bizanin. Mr. Erbil hêdî mezin dibe û ew niha li ser wêyekê kar dikin ku li seranserî cîhanê cil û bergên xwe belav bikin. Ravîn Doskî, Dengê Amerîka.